لە دوێنێەوە مەحتی خواردنەکانی تۆکەم ئەڵێم خواردنی وەسافەرە چ لەوانی گۆرە من لە خزمەتانە خواردنمان هەیە دەست و دەمی پێخورە جارێک قەلوقات هەر فڕیوە بۆ چۆ فڕیوە ئەی بۆ ناگری باڵی بگری کورە ئەوە ناڵێم یعنی ئەڵێم ئەمەنگە بە بەلەزەتی لێنێ و خەڵق خویاوەتێ لەگەڵ دوو دڵۆ باران لە وڵاتیا ببارێ ئیتر دووقات قەلوقات بەزەنێ خۆڵوا هەروایە چی دادەڕازا و برنجی کوردیمان هەیە دەنکی ئەعەمە کوردی هەلە من جۆمەکە ئەگری زۆر نەبوو خواردنەکانی دەرەجەیەکە زۆر باشە من زۆر دەمێکی خواردنی کوردیم نەخواردووە ئەمێ ئەمڕۆ کاکەم شازی خواردنی کوردیم وەداکە دڵی تۆبێ بە دڵی تۆبی لەزام چیمان من لە خزمەتدان چیمان بۆکەی ئەمە کورەوە پیاز نەخۆی ئەوە خۆش ترشیاتەکە؟ ئەو زۆر خۆشە ترشیات هەموو نوعێکمان هەیە ئەمزان چۆنەوە داری خۆکە ئەوە زەردەکەیە ئەوە خۆمەیکەم لە ماڵەوە خاڵ بۆ دەسوپ لە ناسکەی خۆمەیک بڕۆ فەرمی ئەفر شەریف دەوەرە کاکە دەوەرە ئەمە چی ئەم دەم و پلە ئاوایی بەیەکە وەسافەرت بەڵێ ئەمە ترشاکۆ ئەسڵ نییە پێ ناخۆش دەبێت ئەمە ئەسڵنی ئاوا شەل و ژێڕی کردوی خەریکە چۆرەبی مردوم برێ دەواز دەو بێنە بڕۆ بەلای ئەو میوانانەوە خێرا احتیرامیان لێ بگرێ ڕێک و پێک ئاوی ساردیان بۆ بەرە بزانە چیە خۆم بۆیان بەرە باشە بەسەر چاو لەلای بەس بەوە ترشەکە و زۆر کۆرە دەبڕە بەلای ئیستەوە ناتەوە دەبڕە دەی خوشکە جان یاخوا بەخێر بیتەوە خەزانین چەندم بیرە کردی بەستاقە بم کاکەگیان زۆر سپاس سەر چاوەکە یاخوا بەخێر بەسەر چاو سپاس ئەمرکەن من لە خزمەتانە ئەمە چییە؟ ئەوە کاکە فەرەجم وتی بڕۆ احترامێکی زیاد لە حەدیان بگرە منیش هاتووم خزمەتان دەستی دووەمینەما بۆ بێنەوە دەمێکی بە قوبان تۆ لە کوێ دانیشتی هێرە مەطعمەکەی کاکە فەرەجە مهمترین مەطعمە خۆ لە چاخانە نیت ئەی باشە ئەمە چه ئوسڵە بێ کە دوادی زەمێزگە دانیشتی بە قوربان من لە ماڵەوە کە خزمەتی یەکێکەکەم ئاوا لە بەردەمیا دانیشم خزمەت یەکەم تاخوا حەفیزی یەکەم ئەمەکەن حەسان لە چیە؟ زانە خوشکم چییە خۆ؟ ئەمە خوشکتە؟ بەس نەبوو نەموت هەرچی گیای جوانە بزنەی خوات بە داوای لێبوردنەوە مەقسەدم دەی لەسەری مەڕۆ خوشنە گیان چییە خۆی؟ بەڵێ پێ بڵێ وڵا حەزم لە کەڵە شێرە وەی بەسەر چاو ئەمە کەڵە شێر کەڵە شێری کوردی وەڵاهی ڕاشکاوانە قسە بکەین کەڵە شێرەکەمان کوردی نییە ئەی چییە؟ وەڵاهیان ئومەهاتەیە تۆ زەزیا سووریەکەن و لە تاوەکەیا و بە حسابی کەڵە شێری کوردی فرشی خۆ عالەمە مشتێکە خوا ئەی کاتە چیمان هەیە؟ جا چیمان نییە دڵمان هەیە هی بەشەر بۆ دەکەم بە شیشێکەوانە بیخۆ قۆزیمان هەیە نی قۆزی کەباب گۆشت تکە چک ریشک گورچیلە ئەنواع شت قەی ناکە با مریشک بێ ئەمە مریشک کوردی ئاخە دە تۆ سێری کە پیا و ڕاست بڕوا ڕاشکاوانە قسە بکەین آه. مریشکەکەمان کوردی نییە چۆن کوردی نییە بە دەیاجار هاتووە تێرە مریشی کوردی خواردبووە مریشی کوردی خواردووە کاکە گورە دەباسە ڕۆحەکەم تۆ لە خۆت و توزانی ئەم مریشکە سوورە خوێڕەکانە زیاد لە تاوایە سووریەکەنەوەیان بۆ خەڵکەبەوە فەرەج چیتە هاوار فەرز چیتە؟ هەلامارم ماوی کەسم ڕاکێشاوی نازانم توی عنی چی خەرگە سەرمت تێکە چییە نازانم بۆ چی واکەی تۆ کە پێ ناخۆش بەخوا و پاڵەکەمە دەرەوە فەرز نەبووە احترامی خۆ بگرە قەی ناکاکە وازی بن ئەی کاتە چیمان هەیە؟ جا چیمان نییە ئادەی دڵی خۆمە بۆ دەرکەم بیکەم بە شیشێکەوە دەدەیت خۆ مەقسەدم یعنی هەمانە قۆزیمان هەیە نی قۆزی کەباب تکە میعلاک جگەر سوورەکرا و گورچیلە ئەنواع و ئەشکال خواردن بریانی قۆزی بۆ بێنە بە برنجی کوردیەوە ئەمە قۆزی بە برنجی کوردیەوە واللهی برا برنجەکەمان کوردی نییە پیا و ڕاست بڕوات برنجەکەش کوردی نا نییە؟ والله کاکە تۆ بۆ سرم دیتێکیجار من خواردومە لێرە ئەزانی تۆ من خۆم لێرە ئیشەکەم بە قوربانە بم برنجەکەمان سینی و رووسیە بە چڵتوشی ئێن خۆمان لێرە کڕێەکەین و بەناوی کوردی و ئێن بۆ خەڵکەین تۆ زۆر سێری قۆزیەکە؟ قۆزی بەسەر چاومە قۆزی ئێ قۆزی بەرخ کوردی بەرخ وەڵام بەرخ نییە ڕاشکاوانە قسەکە وەڵا گۆشتەکەمان گۆشتی مەستەحەیە ئەرە کاکە فەرەج ئەرێوە کاکە من لێ ماوی چیتەوە برا خەرەکە سە لە من تێک یازانی تۆ بۆ سەر کاکەمە حەقیقەتەکانە وتمە من ڕاواشکانە قساکەم ها قەی ناکاکە وازی لێ بێنە خۆ ماستمان هەیە ماست بەسەر چاو بیکە بە ماستاو لەگەڵمان ئەمە ماسی کوردی ڕاستەکە واللهی کوردی نییە ماستاوەکەمان تۆ تێک بەچۆ بساقم من حەقیقەت قساکەم ڕاشکاوانە قساکەم ئەم شیرە وشکەکەیە ئەیکەن بە ماز
تۆزە پەڕۆیەکی پیایان بەیانیان سەر توێژەکەی فرۆشتنیویکەکەن بە ماستەوە ئەرە تۆ چی هی تۆ هێناوەتی ئێرە وەسافەرەجن وەسافرەجی ناوتی فەراج ئەرە دەقەی فەرز کەری کوێتەوە وتام ڕاوتەم خزمەتێکم من کورە تۆ منت تێگا تێ هەر بە جاخەکە عەقڵە دەست ئەومان هەیە لا ئەومان بێنە خۆ ئاوکەش ئەوی مەسلحە نییە مۆرە ئاوکە کەپسە بەزیتر نازانم لە تەنکی تێکراوەوە لە شوێنی کە ئەویان نازانم ئەرە تۆ شوێتی کردم تۆ چێ هێنای بێرە من چێ هێنای برمە فەراج فرج كي فرج. وزن لفرج ترسم والله حسابه اكبر فرج كان فرجاتي باشە هەتی تو بۆلی یادانی ئەمە چێ هێناوێتی بێرە انا وخزمتي انك وەڵا بە ملیشکا و من هێنا من جا ئاوا خزمەتیانەکەی ئەمە چەند ڕۆژە لێرەیە وەڵای قوربانەوەی ڕاستیبی ئەمڕۆ هاتووە دە هەر بە ڕاشکاوی یەکسەرە ڕووی دەرەوە دەرگای بۆ دەرەوە كاش كاوانا اما كي من دركها مصلحتي هي منی کرد بە قوڕا و سەری خۆ بە قوڕاچی ئەوە ساحەبی مەفحەمەکەیە بەڕاشکایی منیشێ بە قوڕا برد وتم براشكاي وتي غوشتي برق وتم كاكا مصلحيه وتي كلاشيري كردي وتم مصلحيه يا اخوانيه نەوەڵا وانە بڵێ هەمانە هەمووی کوردی ولا بابا والله من قدر هناكم من راشكا ونقساكم بەردەرەوە يعني تسعى مكيما بەردەرەوە دي براشكا وانا لا يتوم خوش بەردەرەوە ریشکاو بڕۆ دەی فەرموو جەنابیشی بۆ دەرەوە یعنی منیش بڕۆ بڕۆ دەرەوانی ئەمانە چی تۆ هێنەی بۆ ئێرە مەتعەمەکەم شکا کەسی تیان نەما بزانە ئەی چیە مەتعەمەکە بە بەڕێو بن خۆم بەڕێوەیە بم ئاوا بڕۆ دەرەوە باش وسافر وسافر چی بوو خفت مخو خومت بدوي ايش هاجر ايش كيلو تو دوز کورە دەبڕۆ خوا بڕۆ، بڕۆ. ژنەکە دەبڕۆ سەر منیشی کرد بە قوڕا بڕە بڕۆ دادەگیان تۆ بڕۆرە بۆ ماڵەوە خۆ مەتعەمەکە بەڕێوە من تا زەلامە پێیاکە باشە